خۆشەویستان و ئازیزان، سەردانی گۆڕستانم کرد، هەمومان سەردانی گۆڕستان دەکەین. کاتێک کە سەردانی گۆڕستان دەکەین لەوێ دەبینین دایک و باوک جگەرگۆشەی خۆیان، مناڵی خۆیان، مناڵی شیرەخۆرە و ساوای خۆیان لەوێ بەجێ هێشتووە. ئەو هەموو منداڵە دەبینیت هەمووی مردووە، بچووک قەبری وای تایە ئەوەندێ، یعنی هەزار جار ملیۆنێ جار دەڵی خۆزگای منیش بە مناڵی بمردمایە. یعنی کاتێک کە گۆڕی مناڵەکان دەبینیت بچووک جوان بە شیرەخۆری بە مناڵی دنیان بەجێهێڵە. بەڵێ دەچیت ئەو هەموو دایک و باوکە دەبینیت مناڵە جگەرگۆشەکەی خۆیان بەجێهێڵاوە لە ناو خۆڵ و دار و بەردە. بەڵێ ئەو مناڵانە لە نازی لە باوەشی دایکیان بێبەش کراون، بێبەش بوونە لە باوەشی خۆڵدان. بەڵێ دایکیان بەجێهێڵا و دایکی ئەوان چاوەڕوانی ئەوەیە کە لە ڕۆژی قیامەتا بە ئیزنی خوا بە منداڵەکانیان شاد بنەوە. بۆ یەک گۆڕستان ئەو شوێنەیە کە مناڵی جگەرگۆشەی بچووکی خۆت لەوێ بەجێ دەهێڵی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت لە حەدیثێکی صحیحدا: أطفال المسلمين في جبل في الجنة يكفلهم إبراهيم وسارة حتى يدفعوهم إلى آبائهم يوم القيامة. مناڵی مسلمانان لە بەهەشتا لە شاخێکن لە شاخەکانی بەهەشت، هەرچی مناڵێکە مردووە پێش باڵغ بوون، هەمویان لە شاخێکن لە شاخەکانی بەهەشتا ئیبراهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ سارای خێزانیدا سەلامی خوایان لەسەر بێ سەرپەرشتی ئەوان دەکەن هەتا ئەو ڕۆژێک کە قیامەت هات ئەوانەی کە بەهەشتی بن مناڵەکانیان تەسلیمە دایک و باوکیان دەکرێتەوە. بۆ خۆیان مناڵ بەختەوەرن ئێستا. ڕاستەکەی شیرەخۆرەیە مرد، بچووک بوو مرد، بەڵام لەگەڵ ئیبراهیمە سەلامی خوای لەسەر بێ، لەگەڵ خێزانەکەی ئیبراهیمدایە. بەڵێ کاتێک کە تۆ بەجێی دەهێڵی لە تۆدا دەبڕێ، بەڵام لەگەڵ ئیبراهیم پێغەمبەردایە سەلامی خوای لەسەر بێ. بەڵێ گۆڕستان ئەو شوێنەیە کە مناڵ لە دایک و باوکی دەسێنێتەوە. کەواتە خۆشەویستان، مەڵێ من گەنجم، بڕۆ گۆڕستانەکان ئەو هەموو مناڵە دەبینی هەمووی گۆڕەکەی نیوەی گۆڕەکەی تۆ نابێت کاتێک کە دەمریت، هەیە تا قاچی تۆ نابێت. کەواتە دڵخۆش مەبە بە گەنجێتی خۆت. ڕۆژێک دێت مردن یەخەت ئەگرێ، مادەم مناڵی ساوا و مناڵی شیرەخۆرە بمرێت تۆ لە پێشتری. کەواتە خۆت ئامادەکە. بەڵێ سەردانی گۆڕستانم کرد، لەوێ بینیم کوڕ و کچ، گەنج و لاوێکی زۆر، گەنجێکی جوان، ئافرەتانێکی جوان و شۆخ و شەنگ، هەمویان لەوێ نێژرا بوون، بەتەمای ژیان بوون، بەڵام نەک مردن، بەڵام مردن. دڵیان بە گەنجێتی خۆیان خۆش بوو، دڵیان بە جوانی خۆیان خۆش بوو، دڵیان بەوە خۆش بوو جارێ خوێندنیان هەیە، جارێ هاوسەرگیریان لە پێشە، جارێ دامەزراندنیان لە پێشە، بەڵام بە هیچی نەگەیشتن. مردن هەموو ئاواتێکی ئەوانی لە گۆڕنا. بەڵێ ئەو هەموو گەنجە جوانە دەبینی بە کچان و بە کوڕانەوە هەمویان لە خۆڵەدا پۆشراو، خوالیان خۆش بێت. مردن ئەو شوێنەیە کە پێت ئەناسێنێ کە تۆ دوای مردنت بۆ کوێ دەچیت. بە گەنجێتی خۆتا مەنازە، جوانی خۆت مەکە هۆکارێک بۆ فیتنە و خراپەکاری. خوشکی بەڕێزم، جوانێکی خۆت ڕۆژێک دێت دەڕزێت. برای بەڕێزم، بە هەمان شێوە نەڵی بن دەیە هاو سەدەها ئافرەت مەمنونە خراپەی لەگەڵا بکەم، دەیە هاو سەدەها پیا و مەمنونە خراپەی لەگەڵا بکەم. دڵنیا بە ڕۆژێک دێت لەوانەیە بە گەنجی لە خۆڵ و لە ناو دار و بەردا نقمت بکەن. ئەو هەموو گەنجە لاوە جوانە دەبینیت ڕسمەکانیان بڵاو دەکرێتەوە، وێنەکانیان بڵاو دەکرێتەوە، بە تەمای ژیان بوون. بەڵێ بەڵام مردن هەرچەندە ئازیز بوون، هەرچەندێ خۆشەویستن، بەڵام بەخوا بە خاکیان دەسپێرین، لە ژێر خۆڵیان دەنین. هەرچەندێ جوانیوی بەخوا دەڕۆیتە ژێر خۆڵەوە، ئەگەر پیری یەخەت نەگرێ و نەگەیتە کاتی پیری. کەواتە بە شانازی بە جوانی خۆتەوە مەکە. جوانی خۆت کە خوا پێتی بەخشیوە
ناوداری خۆت کە خوا پێدی بەخشیوە بۆ خراپ و بۆ تاوان بەکاری مەهێنە. بەڵێ دەبینیت کاتێک دەڕۆتە گۆڕستان مناڵێک دەمرێت یا گەنجێک دەمرێ یا ئافرەتێک یا پیاوێک دەمرێ، دەبینی بە بەرچاوی ئازیزەکان و خۆشەویستەکانیەوە لە ژێر خۆڵە بزر دەکری، دەشارڕێتەوە. بە بەرچاو دایک و باوکەوە مناڵ و جگەرگۆشە دەخەنە ژێر خۆڵە و دای دەپۆشن. ئەوە کارەساتە. ئەو کوڕێکە خۆش دەوێ، ئەو کچێکە خۆش دەوێ، ڕۆژێک دێ بە بەرچاوی تۆوە لە ژێر خاکی دەنێن. ئەو خێزانەی کە خۆشت دەوێ، ئەو پیاوەی کە خۆشت دەوێ، ئەو دایک و باوک و برا و خوشک و کەس و کارەی کە خۆش دەوێ، ڕۆژێک دێ بە بەرچاوی تۆوە لە ژێر خۆڵا نقم دەکرێت، لە ژێر خۆڵا بزر دەکرێت. بەڵێ دەبینیت هەمووی دەبینی بە چاوی خۆت، ئەم شتانە بە چاوی خۆت دەبینی. بەڵێ مردن ئەو کارە ساتەیە کە جەرگ بڕە و هەموو ئاواتەکان لە گۆڕ دەنێت. زۆر جەرگ بڕە بەخوا مردن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جبرائیل هات بۆ لای فەرمی عیش ما شئت فإنك ميت. ئەی محەممەد صلی الله عليه وسلم چی دەکەی بیکە، هەر کردەوەی دەکەی بیکە، چۆن دەژیت بژی، بەڵام تۆ دەمریت. واحبب من شئت فإنك مفارق. کێت خۆش ئەوێ خۆشت بوێ، بەڵام دڵنیا بە ڕۆژێکە بێ لێ جیا بیتەوە، یا ئەو لە تۆ جیا دەبێتەوە یا تۆ لەو جیا دەبیتەوە. بۆیە مردن چۆن کاتێکە لە دنیادا خێزانەکان ژنومێردەکان لە یەک جیا دەبنەوە، مردنیش لە خۆشەویستەکان و ئازیزەکانت جیاد دەکاتەوە. بۆیە ئەو لە پێشمانە، ئەو ڕۆژە لە پێشمانە کە ئازیزترین کەسی خۆمان دامان دەپۆشێت، کەواتە بۆ هیچ کەسێک خۆت خراپ مەکە، بۆ هیچ خزمێک، بۆ هیچ ماڵ و مناڵێک، بۆ هیچ کەسێک قەبر و قیامەتی خۆت تاریک مەکە، چونکە ڕۆژێک دێت بەخوا هەمومان لە یەک جیا دەبینەوە، هەمومان خاوەنی گۆڕێکین، هەرێکی لە شوێنێ دەنێژرین. ئێستا چۆن کۆبووینەتەوە؟ بەخوا ڕۆژێک دێ هەمومان لە یەک جیا دەبینەوە، کەواتە مردنت لەبیر نەچێ خوشک و برای بەڕێز. بەڵێ کاتێک کە سەردانی گۆڕستان دەکەی لەوێ دەبینی کەس چاودێری کەس ناکە. لە گۆڕستانە چاودێریکردن نییە، نە ژنەکەت چاودێری دەکرێت، نە کچە جوانەکەت کە بە گەنجی مردووە، نە کوڕەکەت، نە مڕاقەبەی ژن و مێردایەتی هەیە، هیچ کەسێک مڕاقەبە و چاودێری ناکرێت. بەڵێ خێزانەکەت بە تەنیشتی کەسێک و دەنێژی پیاوێکی بێگانەیە، دڵش لێ پیس نابێت، چونکە مرد تەواو. مردن ئەو کارە ساتەیە. بەڵێ هیچ کەسێک حیمایی نییە، قەبری فەقیر و دەوڵەمەند هەموو یەکسانە. بۆیە ئەو خێزانەی ئەو منداڵی کە خۆشت دەوێ بە دڵنیایەوە ڕۆژێک دێت بەبێ مڕاقەبە و بەبێ چاودێری بەجێ دەهێڵیت. کەس مڕاقەبەمان ناکە، بەخوا کەس نایدە دیارگۆڕەکەمان بزانە خەریکی چێ و خەریکی چی نییە، چونکە ئێمە لە ژیانێکین و کەسەکانیشمان لە ژیانێکی تران، نە دەوڵەمەند، نە بەرپرس، نە حیمایی هیچ شتێک نابینیت. دەوڵەمەند جلوبەرگی هەر خامە، فەقیر و هەژار هەر خامە، بەرپرس و دەسەڵاتدار هەر خامەکەیە. هیچ کەسێک جیاوازی لەگەڵ هیچ کەسێکی تران نییە. بۆیە لەوێ دڵپیسی نییە، دڵ لە خێزانەکەت پیس ناکەی، دڵ لە کچەکەت پیس ناکەی. کچێکی جوانت هەبووە، خێزانێکی جوانت هەبووە، بەجێ دەهێڵی و دەڕۆی، کۆتایی پێدێت. لە تەنیشتی کەسانێک و دەینێژی لەوانێ هەر نایاناسیت. ئەوە مردنە، ئەو کارە ساتەیە. کەسی چاودێریمان ناکات، کەواتە هەوڵ بۆ قەبر و قیامەتی خۆت، کە سوکارەکەت لە دوای مردنت بەجێ دەهێڵن. بۆیە کاتێک کە دەتەوێت گوناه و تاوان بکەی، دەتەوێت سەرپێچی فەرمانی خوا بکەی، مردنت لەبیر بێ، دڵنیا بە ڕۆژێک دێتە ناو خۆڵا بزر دەکرێی، دڵنیا بە کە سوکارەکەشت تۆ لەبیر دەکەن. کەواتە هەوڵ بۆ قیامەتی خۆت بدە. مەڵێ ئەمان سەری ساڵە و ئەمان نەورۆزە و ئەمان حەفلەیە و ئەمان شاییە و ئەمان چییە و قەی ناکەر ئەمڕۆیە. ئەگەر ئەو ڕۆژە مردی چەند کەسمامی لەو حەفلانە تیاچوو، لەو ئاهەنگانە تیاچوو، بە شەرمەزاری و بەڕوڕەشی گەڕایە بۆ لای خوا، بە سافیرەی و بە سینگ و قۆڵی ڕوتەوە گەڕایە بۆ لای خوا. بۆیە مردنت لەبیر نەچێت. بەڵێ لە تەنیشت کەسی بێگانەوە لەوانێت تۆ بنێژن. خێزانەکەت بەجێ دەهێڵی، کچەکەت بەبێ مڕاقەبە و چاودێری. بەڵام کەسەکانمان، ئازیزەکانمان چاوەڕی دوعای خێری ئێمەن، مردوەکانمان چاوەڕی دوعای خێری ئێمەن. ڕۆژێک دێت هەمومان بەجێ دەهێڵین. بۆیە خوشکە بە ڕێزەکانم، برا بە ڕێزەکانم، لە خوا بترسن، تەقوای خوا بکەن. مردنتان لەبیر نەچێ،
چونکە ئەمڕۆ یا بەیانی کۆتایی بە ژیانمان دێ بخوا مردن لە پێشمانە و هیچ کەسێکیش ناتوانێت ئینکاری بکات بەڵام گرنگ ئەوەیە ئینسان بە سەربەرزی بمرێت بە سەرفرازی بمرێت ئەو کاتە ئینشاءڵڵا خۆشبەختی دنیا و قیامەتە بێ یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆشبی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه بەڵێ خۆشەویستان سەدانی گۆڕستانمان کرد کاتێککە سەدانی گۆڕستان دەکەی دەبینین دەوانە گۆڕی کەسانێک دەبینین کە دەیاناسین مناڵەکانیان کچ و کوڕەکانیان لە ماڵەوە ماڵ و سامان و سەروەتەکانی ئەوانیان بەش کردووە ماڵەکانی ئەوان بەش کراوە مردووە بەخوای برای بەڕێزم ئەو کەسێک کە خێزانت هەیە و منداڵت هەیە بەخوا لە دوای مردنی تۆ کێشەی گەورەی مناڵەکانت تۆ نیت کێشەی گەورەی مناڵەکانی تۆی داما و نیت باوکم بەهەشتی یا دۆزەخیە دایکم بەهەشتی یا دۆزەخیە کێشەی گەورەی ئەوان تەنها ماڵدا بەشکردنەکەی تۆیە ئەو بە چاوی خۆمان بینیوە واقعی شتێک نییە ئینکاری بکەی بۆیە خۆت مەخە جەهەنمەوە لەبەر خاتری مناڵەکانت هەتا ماوی ئامۆژگاری مناڵەکانت بکە هەر کاتێ مردم گەرنتان ئازا ناکەم حەقی کچەکان خوشکەکان لەبیر نەکەن بیان دەنێ مەڵی عەشایری زاڵم نەیانداوە باو باپیرم نەیداوە منیش نایدەم ئەو زوڵ مستەمە چەندەها کەسێ تەلەفۆنەکات یاخود بە پرسیار قسە لەگەڵاکە ئەڵێ باوکم ئەڵێ نابێ کچ بەشی بدرێ تۆ زاڵمی دڵنیا بەخوا هەڕەشەی جەهەنەمی لێت کردووە یاخوا پیرۆزت بێ ئەگەر تۆ بە نەکەیت خوای گەورە وعدی دا بتخاتە ناو دۆزەخەوە باوکی یا برای کە زوڵم لە خوشکەکان و لە کچەکان دەکەی لە خوا بترسین تەقوای خوا بکەین بەڵێ کێشەی گەورەی مناڵەکانمان لە دوای مردنی ئێمە نییە قیامەتی ئێمە نییە بەڵکو ماڵەکانی ئێمە و سەرۆت و سامانەکەیە بۆیە مناڵەکان جاری وایە هەر لە تەعزیەکە هێشتا کوردۆتەنی کفنەکە زەرد نەبوو هەمویان لێک عاجز دەبن چونکە ئەو باوکە شتێکی بۆیان جێ هێڵاوە ناگونجێن بەیەکەوە ئەو دەیوێت زوڵم لە براکەی بکە ئەو دەیوێت زوڵم لە خوشکەکەی بکە بۆیە ماڵەکەت وەکو گەزە دەخۆن مناڵەکانت بەڵام تۆ لە قیامەت لی بەرپرسیاری بۆیە کارێک مەکە بە حرامی ماڵ و سەرۆت و سامان بۆ منداڵەکانت کۆمەکەرەوە چونکە دڵنیا بە لەوانەیە هەفتەی جارە دوعای خێریشو بۆ نەکەن کەواتە قیامەتی خۆت لەبەر خاتری مناڵ مەدۆڕێنە چونکە مناڵ خەمی تۆی نییە خەمی سەرۆت و سامانەکەی تۆیەتی بەزیاتر من بە عام باسێکم ناڵێم هەندێک مناڵانێ هەبێ بەس بە کەمی ئەوە ئەگینا خەمی سەرەکی ئەوەیە دەی چی بکەن با ماڵەکەمان بەشکەین ماڵەکە بەشکەین تەواو ئەیتە جاری وایە هەفتەیەک دە ڕۆژمانیە باوکی هەر لەبیر نییە وەڵڵی خەڵکەیە بە ساڵ ناڕۆتە سەر قەبرەکەی باوکی لە شارەکەی خۆشیدایە هەر ناڕۆتە سەر قەبرەکەی دایکی وەفای بووی نییە تخوا قابلی ئەوەی تۆ خۆتی بۆ مناڵ خراپ بکەی نەبەخوا ڕێزیان لێ بگرە خزمەتیان بکە بەڵام خۆت بپارێزە لە شتێکە قەبر و قیامەت تاریک دەکات بەڕێزان سەردانی گۆڕستانم کرد لەسەرەوە دەبینیت هەتا بڵی خامۆش و بێدەنگە گۆڕستان ئەوەیە زۆر خامۆشە بێدەنگ بەخوا هەتا بڵی سامناکیشە هەتا بڵی ترسناکە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هیچ منظەرێکم نەبینیوە هیچ شتێکم نەبینیوە ئیلا قەبر ترسناکترە قەبر زۆر ترسناکە بێنە بەرچاوی خۆت بتخەنە شوێنێک بڕۆ نا ئەو گۆڕۆ بە زیندویی بڵێ بەردەگە بخەم سەرم بزان چیت بەسەرا دێ بزانە چەنە ترسناکە قەبر زۆر ترسناکە کەواتە ترسناکی قەبرت لەبیر نەچێ کاتێکە دەتەوێت سەرکەشی بکەی کاتێکە دەتەوێت زینا و گوناه و تاوان بکەی ئەو قەبرە تاریکەت لەبیر نەچێ هەمووی بێدەنگە بەڵام لە ڕاستیدا لە ژێرەوە بێدەنگی نییە لەوێ کاتێک ڕۆیتە گۆڕستان پلەپایە نییە حیمایە نییە ناوبانگ نییە تەنها ناوێت کە بە تۆ دەوترێ پێتەوە مردوەکانی گۆڕستان ئەوەی دەسەڵاتدارە هەر پێ دەڵێن مردوو ئەوەی بێ دەسەڵاتە هەر پێی دەڵێن مردوو ئەوەی دەوڵەمەندە و هەژارە هەر پێی دەڵێن مردوو ئەوەی جوان و ناشرینە هەر پێی دەڵێن مردوو تەواو یەک ناوتەیە مردوو تەواو کەواتە لە گۆڕستاندا ئەو شتانە نییە زۆر ترسناکە چونکە هەموو ناوێکە لێ دەسێنێتەوە بەڵێ برای بەڕێزم کەواتە ئاگاداری خۆت بە هەمومان پۆشاکمان خامە جیاوازی لە نێوانماندا نییە
هەروکو چۆن کاتێککە لە حەجدا لە عومرەدا تەواف دەکەی عومرە دەکەی حەج دەکەی هەموو یەک جلی لێبەردایە پیاوان تەواو جلە سپێکەی تەواو هەمووی ڕۆژێکیش دێت هەمومان هەرچەنێ دەوڵەمەند بی و قۆز بی و دەسەڵاتدار بی بەخوا بەقەت فەقیرێک و نەکبەتێک و داماوێک خامت پێ بڕێ زیاتر نییە ناڕێن ئەمە دەوڵەمەند با چوار تۆپی بێ بنووسێنین نە شتیوان نییە کەواتە لوت بەرز مەبە چونکە ڕۆژێک دێت خۆڵدات ئەپۆشێت ڕۆژێک دێت جوانی تۆ لوت بەرزی تۆ لە ژێر خۆڵا خۆی دەبینێتەوە کەواتە مردن زۆر ترسناکە ڕاستەکەی لەسەرەوە خامۆش و بێدەنگە هەتا زۆربەی باڵندەکانیش ناتوان لە قەبرستانە هێلانە بکەن چونکە گویان لە عەزابی قەبر دەبێت چونکە گویان لەو کەسانە دەبێت کە لە دنیادا سەرکەشیان کرد گویان لە سزا و تۆڵە دەبێت ئەو کەسانە کە سزا دەدرێن لە ناو گۆڕدا ئاژەڵەکان دەیبیستن بەڵام ئێمەی ئادەمیزاد و جنۆکە نایبیستین کەواتە مردن دەبیر نەچێت چونکە زۆر ترسناکە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم لە هەموو شتێ ترسناکترە مردن قەبر زۆر ترسناکە بە ئاسانی مەیگرە مەڵێ من بەهەشتیم مەڵێ من خوا لێم خۆشە بێت نەخێر وا بڵێ لەوانەیە خوا بتخاتە ناو جەهەنەمەوە خوا دەزانێت بەدەست تۆ نییە خۆ تۆ بڕیان لای تۆ نییە من بەهەشتیم یا جەهەنەمی بڕیان لای تۆ نییە کە من لە پێش فڵان کەس دەچمە بەهەشتەوە بڕیان لای خوایە بەدەست من و تۆ نییە کەواتە ئاگاداری مردن بە لەبیرت نەچێت سەردانی گۆڕستانمان کردووە کاتێک کە سەردانی گۆڕستان دەکەی لەوێ کۆمەڵێک ئازیزمان لەوێ شاردۆتەوە خوا لیان خۆش بێ یا ڕەبی بەڵێ هەندێکمان دایەگیان یا باوەگیانمان لەوێ بەجێ هێڵاوە دایکمان بەجێ هێڵاوە یا باوکمان یا هەردووکیان کوڕی خۆمان بەجێ هێڵاوە کچی خۆمان بەجێ هێڵاوە براو خوشکی خۆمان بەجێ هێڵاوە لە گۆڕستان بەڵێ ئێستاوان لە گۆڕستانن کاتێککە بمانەوێ کاتێککە بمانەوێت سەردانیان بکەین جاران دەمانوە چی بۆ لای باوکم ئەچم بۆ لای دایکم ئێستا ئەچم بۆ لای گۆڕەکەی دایەگیان و باوەگیان نەمان جاران ئەچم ماڵی کوڕەکەم ئێستا ئەچم بۆ لای گۆڕی کوڕەکەم جاران ئەچم بۆ لای ماڵی کچەکەم ئێستا ئەچم بۆ لای گۆڕی کچەکەم براکەم خوشکەکەم بە هەمان شێوە بەڵێ ئەوان ڕۆشتن ئێمان بەجێ هێڵا ئێمەش بە هەمان شێوە ئازیزم خۆشەویستەکانی خۆمان بەجێ دەهێڵی بەڵێ ئێستا ماڵی ئەوان گۆڕستانە جارە قسەمان لەگەڵیان ناکرد ئەڕۆشتین دائەنیشتین دەستی دایک و باوکمان باچە کرد بەڵام ئێستا نەماتەوە ئەوە نەما بڵێ ڕۆڵە گیان ئێستا چۆنی دایە گیان باوە گیان هەتا ئێوارە لە دیار گۆڕەکەی بڵێ باوە گیان بەخوا جواب ناداتەوە هەتا ئێوارە بڵێ دایە گیان بەخوا وەڵامت ناداتەوە بەخوا فرمێسکەکانت بۆ ناسڕێ بڵێ ڕۆڵە گیان بۆچی ئەگریت مەگری هەرچەنە دەگری بگری لە دنیادا دەگریە ماچی دەکردی فرمێسکەکانی بۆ دەسڕیت ڕۆڵە گیان مەگری باوشی پیاگری ماچێ کردی بەڵام کاتی ئەڕۆتە دیار گۆڕەکەی دایەگیان و باوەگیان هەرچەنێ بایەنگی بەخوا وەڵامت ناداتەوە کارەساتە مردن شتێکی ئاسان نییە خۆشەویستەکانمانی لەژێر خۆڵە شاردۆتەوە دوعای خێران بۆ بکەن لە بیریان مەکەن تەواو ئێستا جارانە چووی ماڵی باوکت ئێستا لە چوو ماڵی دایکم جارە دایکەکەشت نەماوە تەواو خوا لیان خۆش بێ کۆتاییان پێ هات ئێمەش کە دایک و باوکین ڕۆژێک دێت بە هەمان شێوە مناڵەکانمان بەخوا دێنە دیار گۆڕەکەمان هەرچەندە پێمان بۆمان بگرین بەخوا وەڵامێکمان نییە بۆیان بڕۆ دیار گۆڕەکەی باوکت دایکت هەزار جا بڵێ باوە گیان دایگیان بەخوا وەڵامێک نابیستی نییە چونکە مردن چونکە ڕۆژێک بوو دەستی ئەوانت ماچە کرد و لە خزمەتیان نابووی قسەی خۆشت لەگەڵیان ناکرد بەڵام ئەمڕۆ نەما ڕۆژت کۆتایی پێ هات بەڵێ کاتێک کە ڕۆیتە دیار گۆڕەکەیان تەنها چییە بینی لە جاتی باوەگیان و دایەگیان و کوڕە جوانەکەم و کچە جوانەکەم و براکەم و خوشکەکەم تەنها خۆڵ و بەردەبینم بەس ڕاستە هیچم سەردانی گۆڕەکەی باوک و دایکم کرد بەڵام چیم بینی خۆم و بەرد هیچی ترم نەبینی سەردانی مناڵەکەی خۆم کرد کە مردووە براکەی خۆم خوشکەکەی خۆم خزمەکەی خۆم
مێردەکەت خێزانەکەت، بەڵام تەنها خۆڵ و بەر دەبینیت نابینیت. ئەوەی لەسەرمانە دوعای خێران بۆ بکەین. ئەوان مردون ئێمەش دەمرین، ئەوان ئازیزەکانی خۆیان بەجێ هێڵا ئێمەش بە هەمان شێوە، کەواتە مردنتان نەبیر نەچێ براکانم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ زۆر بیری مردن بکەنەوە، بەردەوام لە بیرتان بێ، کاتێک دەتەوێت سەرکەشی بکەی بیر لە مردنەکەت بکەرەوە، ڕۆژێک دێت کۆتایی بە ژیانت دێ، ئەم ژیانە بەجێ دەهێڵی بەبێ خواحافیزی. بەڵێ زۆربەی وانەیە کە لە گۆڕستانن بەبێ خواحافیزی ژیانیان بەجێ هێڵا، بەتەمای مردن نەبوون، ئەمڕۆ بەتەمای ژیان بوون، بەرنامەی چەندەها ساڵیاندا نابوو بەڵام پێی نەگەیشتن. مردن هەموو ئاواتەکانت هەموو خەونەکانت لە گۆڕ دەنێ، بەڵام ئەگەر ئینسانێکی لە خواترس و خواناسپی ئەو ئاواتانەی کە لە دنیا هەت بووە، ئەو خەونانەی کە لە دنیا هەت بووە لە بەهەشتا بە ملیۆنەها قات بە تەعویزەکاتە خوای گەورە، هەرچی ئاواتێکتە بۆ لە بەهەشتا بەدی دێت. بەڵام ئەگەر ئینسانی خوانە ناسپێ هەم لە دنیا و هەم لە قیامەتیش ئاواتەکانی کۆتایی پێدێ و لە گۆڕ دەنرێت.